بەوەی لاوازی لیژنەی فوتساڵی سلێمانیەوە ئێستا ڕاهێنەران و یاریزانان بێبەش بوون لە خول و پاڵەوانێتیەکان یاریەکە بۆ زیاتر گرنگیدانی ژباری فوتساڵ کۆمەڵی تۆپی پێی بچووکراوەی فوتساڵ دامەزرا کە لەلایەن لیژنەی فوتساڵی عێراقەوە سەرپەرشتی دەکرێت. بۆ زانیاری زیاتر دەچینە لای ئەردەڵان محەممەد. ئەردەڵان سڵاوی خوارد لێبێت. ئەم کۆمەڵەیە بەنیازی چی ئەنجام بدات بۆ هەموو لایەنانەی پەیوەندیدارن بەم یاریەوە و لە ئەسکەم تەرخەمیەکانی پێشتر دەربارەی ئەم یاری هاتوونەتە دەنگ دەیانەوێت لە داهاتوودا چ خزمەتێک لە ڕێی ئەم وەرزشەوە بە شاری سلێمانی بکەن. بفەرموو زانیارەکان بگوازەرەوە. بەڵێ پێشنگ سڵاو لەیە و لە بینەرانی کەناڵی پەیامیش وەک خۆ داماژە و پێەیە بەهۆی ئەو لاوازیەوە سیسێ لە یاری فوتساڵە هەیە لە هەرێمی کوردستان بەگشتی ەگە قسە بکەن و شاری سلێمانیم بە تایبەتی ئەمە ژوای کردووە کە یاریزانان و ڕاهێنەران گلەی ئەوە بکەن کە هیچ گرنگیەک بە تایبەتی لێلانیەکێتی تۆپی پێی کوردستان بە یاری فوتساڵ نادرێت. بۆیە کۆمەڵەی تۆپی پێی بچووکراوەی فوتساڵ لە شاری سلێمانی دامەزرا کە لەلایەن لیژنەی فوتساڵی عێراق و سەرپەرشتیەکرێ. ئەم لیژنەیە لە کۆمەڵێک کەسی شارەزا لە بوارەکەیە دروست بووە. بۆ مەبەستە هەڵبژاردەی سلێمانی لە یەکەم کاریشاندا هەڵبژاردەی تۆپی پێی بچووکراوی سلێمانیان دروست کرد کە ئێستا وەگە بینی لە پشتمەوە لە یاریکی دۆستانە میوانداری یانەی سامەڕان کردووە. من دەبێن بۆ زیاتر گرنگیتان بە یاری فوتساڵ میوانداری بەڕێز ڕەوەندە کەمالمان کردووە ڕاهێنەری هەڵبژاردەی سلێمانی کاک ڕەوەند سوپاس بۆ ئامادەبوونت. هۆکاری من ئێمە ئەم لیژنەی پێشەوەی ئێمە دروستیکەین فوتساڵ هەبوو لە عێراقا بەشداری چەند چالاکیەکمان کرد وەکو فوتساڵ یانی زۆر دەمێکە ئێمە خەریشین بەڵام وەکو نادیەکانی ئێرە هیچ کەس نادێک ناتوانێت پشگیری ئێمە بکات لە ڕووی هەم دابینکردنی قاعەوە مەعاش بۆ یاریگەرەکان دووە مەجموعەیەشتی تریش تێگەی هەتاوەکو کاتەی ئیتیحادی عێراقی خۆیان ئەم چالاکی ئێستا ئەوان لێوە دروستیان کردووە ئێمەش پێمان خۆش بوو. ئەمەی ئەم چالاکی تازێ ئێمەمە یەکەم ڕۆژیشمانە و یەکەم یاریشمانە ئێمە تا ئێستا کردومانە لەسەر ئەمە بیدایەت ئێمە پێشتر فوتساڵمانە کرد. ئێستا فوتساڵەکان زیاتر بچکۆلە کردوێتەوە بۆ ئەم یاریە چیمەنە فرێزەکان تێگەی جامێژ وەکو خۆمان پێمان خۆش بوو بەشداریکەین دێژ عێراق پێیان وتین کە ئێمە مەجموعەیەکی شارەزاین مەجموعەیە لیژنەی چەند ئەندامێکین بتوانین ئەم یاریە زیاتر پەلە پێشخین. ئەمە بپرسم تا چەند گەشتبینم بە دروستکردنی ئەم لیژنەیە و تا چەند گەشتبینم بە هەڵبژاردی کە سلێمانی کە بتوانم بەشداری پاڵەوانتیەکانی دەرەوەی ناو عێراق و دەرەوەی عێراقیشکەن. وەڵا کاکە ئەتوانی بڵێ گەشتبینین بەڵام ئەبێ هیچ نەبێ پشگیریەکمان کەی هەم ئێمە زۆرتری خۆتەیزانی تۆپێن پێویستی بە یاریگایەک تێگەی ئەبێ یەکێک پشگیریەکی تەواوەتیمان بکە بۆ ئەوەی بتوانین یاریگایەک دروستکەین بۆی ئێمە زیاتر پەلە پێ بین بۆ بنوونە ئەم یاریکەلانەی ئێمە کاتی تەمرین هیچ کاتێک ناتوانین لە کاتی نە ساحەیەکمانێ نە هیچ شتێک سامەم ساحەیەمان هەر وەکو چی پێڵەن وەکو خێرێکمان کردووە هیچ ئیوانێ خۆمان کردومانە شتەکاتی کردمانە بەتانەیە بەدات و ئینشاءڵڵا بەردامەمانەیە بەدات و بەڵای چۆن ئەردەڵان محەممەد ڕاهێنەر بە تایبەتی ڕاهێنەری هەڵبژاردەی سلێمانی بوو. سپاس بۆ زانیارەکانت سپاس بۆ میوانەکەت.